کێشەی نێوان یەکێتی و پارتی لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک بەردەوامە. یەکێتی هەڕەشەی بەشداری نەکردن لە حکوومەتی هەرێم دەکات گەر پارتی هەماهەنگی لەگەڵ نەکات بۆ وەرگرتنەوەیە و پۆستە. چون کەرکووک هەموو کوردستانە، یعنی وەرە لە هەر چوار پارچەی کوردستان کە باسی ئەوە بکەی، یعنی پیان وایە کەرکووک بەنی ئەبێ بپارێزرێ. بۆ پارێزگاریکردنی کەرکووک ئێمە شەڕی ئەوە ئاکەین کە بێنە بێ محافزەکەی کەرکووک بێ. پارتی نهاتە ژێربارەوە لكل حادث حديث. ئێمە پێمان وایە و کاتێ ئێمە هەڵوێستێکی تایبەتمانەیە وە کارشی لەسەرەکەین بە پارتیشمان و تووە. پێمان توێ هێزی هیەکێتی ئەو هێزە نییە کە فەرامەشکە بەبێ ئێمە حکومەتەکەتان هاوسەنگ نابێ، یعنی ناتوانن حکومەتێک دروستکەن کە حکومەتی هەموو کوردستان بێ. پارتی دیموکراتی کوردستانیش بێ گوێدانە هۆشداریەکانی یەکێتی سەرقاڵی پێکێنانی حکوومەتی هەرێمە. بەرپرسێکی ئەو حیزبەش دەڵێت پارێزگاری کەرکووک هیچی پێ ناکرێت. من تێناگەم برادران یەکێتی بۆ تێناگەن، ئەو مشکلەکەیە. ئێمە لێرە ئیکاتی خۆی اتفاقیکە کراوە لەگەڵ هەرێم و لەگەڵ بەغا بۆ چوار مەرحەلە کراوە. مەرحەلەی سێهەم چوونی محافزە، مەرحەلەی سێم یەکەم چونە دەروی حەشتی شعبیە، دووەم گەڕانەوەی پێشمەرگە و جێشی عێراقی بۆ دەوروبەری بۆ دەرەوەی شارەکان لە کاتی پێویستە بەکاربێن. ئەمە بۆ خانەخێنیش دروستە، بۆ دۆستخورمانتووە، بۆ شنگالیش نەگەر کەرکووک. مەرحەلەی سێم گەڕانەوەی محافزە، چوارهەم گەڕانەوەی بارەگای حیزبەکان هینی ئێمە بە ئاڵای کوردستانەوە. هەر محافزێک پارتیش دابنێت ئێستا هیچی پێ ناکرێت. عەرەب و تورکمانەکانی کەرکووکیش دەڵێن ناکۆکی نێوان یەکێتی و پارتی تەنها گرفتی بۆ پۆستی پارێزگار دروست نەکردووە، بەڵکو ئەنجومەنی پارێزگاشی ئیفلیچ کردووە. أكيد العرب والتركمان اليوم بەدڵنیایی و عەرەب و تورکمان زۆر ئاسوودەن، بە تایبەتی بەهۆی کێشەی نێوان پارتی و یەکێتی. چالاک نەبوونی دانیشتنی ئەنجومەنی پارێزگەر بەهۆی عەرەب و تورکمانەوە نییە، بەڵکو بەشێکی ئەنجومەنەکە دوورن لە کۆبوونەوەکان و ئەنجومەنەکە پەکی کەوتووە. ململانەی نێوان یەکێتی و پارتی لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک کاریگەری لەسەر ناوخۆی هەرێمی کوردستانیش هەبووە و ئەو دوو حیزبە ململانیەکانی کەرکووکیان بۆ هەرێمیش گواستوتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.